من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە پرۆژەکانی لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بریتی بوو لە هاوکاریکردنی خاوەن پێداویستی تایبەت. ئەمڕۆ لە شاری سلێمانی 100 خاوەن پێداویستی تایبەت لێرەدا کۆبوونەتەوە بۆ هەرێکیان بڕی 100,000 دیناری پێدەبەخشێت بۆ هیوایەن هاوکاریەکانی ئێوە بەشێک لە ناڕەحەتیەکانیان کەم کاتەوە. زۆر سپاسی ئێوەکەم کە ئێوە خەمخۆری کەمەندامان و نابینانن بە تایبەتی ئێوەی خێرخواز کەناڵی پەیامی بەخشێنن زۆر سپاسی ئێوەکەم و من ئەمەوێ باسی معناتی کەمەندامان بەگشتی بکەم. بەڕاستی کەمەندامان ئەو موچێکە هەیەە 150,000 باش چی بکەن؟ دەستخۆشی لەو کەسانەیە کەینوە ئەم خێرخوازە بۆ ئێمە بۆ مسلمانان دابینەکەن هیوادارم سەرکەوتوو بن خوای ڕەبالعالەمین ڕزقیان بدا. کەمەندامان خۆتان دەزانن زۆر نوقسان و زۆر نیانە زۆر کەمەندام دەستی ناڕۆ بەڕاستی ئەم حکوومەتمانە یارمەتیمان نادا. خوای ڕەبالعالەمین ڕەحمەتێکە هیوادارم ئەمانە سەرکەوتوو بن هیوادارمانە خێرخوازن سەرکەوتوو بن. ئێمە وەکو خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی نابینانی گەرمیان کە شوێنێکین ئەتوان بێژن هاوکاری لەوێ زۆر معاناتی زۆرمان هەیە و پراوێز خراوین و دەستخۆشیمان هەیە بۆ بەخشین بۆ ئەو کەسانەی لەم پرۆژە و لەم ڕێکخراوە کار دەکەن و هیوادارم ئینشاءالله مانگی ڕەمەزان هۆکارێک بێ بۆ ئەوەی خێرخوازان زیاتر هاوکاری ئەم ڕێکخراوە بن و زیاتر دەستکراوە بن بۆ ئەوەی هاوکاری ئەو خەڵکانە بن کە زۆر دەست لە ڕۆیشتون زۆر ئەتوانن بڵێن تا ڕادەیەکی زۆر برسین چونکە کەمەندان بوون بارێکی قورسە لەسەر ژیانی هەر کۆمەلگایەک. ئەگەر خواپێداوەکان هاوکاریان نەبن بەڕاستی ئەتوانن بڵێن ژیان بۆ ئەوان سەختە. سەرکەوتنی هەر کۆمەلگایە ڕۆشنبیری و عیزەتی هەر کۆمەلگایە بۆوەتانیە کە زەعیفەکان و لاوەزەکان و دەستنە ڕۆیشتەکان هاوکاری بن. هیوادارم ئینشاءالله خێرخوازان سار نەبنەوە و زیاتر هاوکار بن و زیاتر بتوانن لە ڕێی ئەم پرۆژە خێری باشە ئینشاءالله بەردەوام بن بۆ ئەوەی بتوان زیاتر هاوکاری هەژاران و لێقۆماوان و دەستنە ڕۆیشتان بن ئینشاءالله. زۆر سپاسی دەستگای بەخشین و پرۆژەی هاوکاریکردنی کەمەندامانەکەین لەم ڕەمەزانەیە لەم
زەمەنی قەیرانەیە کە بەڕاستی کەمەندام تەنها بە موچەیەکی 150,000 ناتوانێت بەسیترین کاروباری ڕۆژانەی خۆی دابین بکە. زۆر دەستخۆشییان لێکین، سپاسیانەکەین کە ئەوڕیان لێداوینەتەوە و دەستگیرۆیان کردوین و هاوکاریان کردوین. جارێکی تر سپاسیانەکەین و نمونەی خێرخوازانش هەر زۆر بێ و خۆی گەورە بیخاتە بەر جەزای قیامەتیان. ئێمە زۆر دەستخۆشی بەخشین ئەەکەین کە بۆ ئەم یارمەتیە بۆ فەقیر و هەژار بەسەری کردوونەتەوە خی گەورەش پاداشتی چاکیان بات و یارمەتی دەری ئەو کەسانش بێ کە یارمەتی فەقیر و هەژارێن. من کوڕێکی کەمەندامم هەیە و ئەوە 8 ساڵ تەمەنێتی هەتا ئێستا 250 تەبعم لە هیچ خێرخوازێکەوە بۆ نەهاتوو. ئەمەش یەکەم جارمە کە ئێمە ئێرە. زۆر سپاسی ئەم بەرنمەیە ئەەکەم و دەستخۆشیتان لێ ئەەکەم لەبەرەوەی مەجموعەیەک بێوەژن کەم ئەندام بەشی هەتیوان بەشی لێ قەوماوان زۆر یارمەتیتان ناون. ئێمە دەستخۆشی ئێوە شەکەین، دەستخۆشی ئەو کەسانە شەکەین کە یارمەتی ئێوەی یاوە، ئێوەش یارمەتی کەسەکانتان ناوە لای خۆی گەورە ئیشەڵا گوم نابێت و پاداشتی چاکەکاران بداتەوە. سڵاو ڕێزمان بۆ دەستگای بەخشین ئیمڕۆکە. دەستگای بەخشین هەستاوە بە دابینکردنی 100,000 دینار بۆ هەر نەفرێکە بۆ 100 خاوەن پێداویستی تایبەت. ئێمە زۆر سپاسیانەکەین، بەڕاستی ئەرکیان کێشاوە، خێریان بنووسێت. لەم کاتەیە 100,000 بۆ کەسێک کە خاوەن پێداویستی تایبەتە مەبلەغێکی زۆر باشە. ئێمە خۆمان نەزانین وا بەرەو جەژنانە ڕۆین، کەمەندام زۆر پێویستی بۆ پارەیە، خۆمان نەزانین حکومەت چۆن پارە ئایا بە کەمەندام و چۆن یان لێ ئەبڕێ یان دوومانجارە مەعاشیە. ئێستا ئەم لەم مانگە پیرۆزەدا دەستگای بەخشین هەستاوە بە دابینکردنی 100,000 دینار بۆ هەر نەفرێکە 100 خاوەن پێداویستی تایبەتی لە خۆکۆ کردوێتەوە و لێرە هاوکاریانەکە. ئێمە زۆر سپاسیانەکەین بە ناوی هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان و دوعای خێریان بۆکەین، خوا خێری خێرخوازان بنووسێ. بسم الله الرحمن الرحيم. سەرەتا داواکارم لە خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبوڵ بکە. خۆشەویستان، ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزمان بۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ 100 کەم ئەندامان لێرە کۆ کردوێتەوە کە بە بڕی 10 ملیۆن دینار بۆ هەر کەم ئەندامێک 100,000 دینارمان تەرخان کردووە. بەسەریانە دابەش ئەەکەین، داواکارین لە خوای پەروەردگار خێر و حەسەنات و سەدەقاتی هەموو لایەک بنووسێت و داواکارین لە خێرۆمەندان و خێرخوازانیش زیاتر و زۆرتر و بەخشن ئینشاءڵڵا هەتاوەکو ئێمە ژمارەیەکی زۆرتر و زیاتر لە کەم ئەندامان و هەموو ئەو چین و توێژانێکەوە پێویستیان بە یارمەتی هەیە بەسەریان بکەینەوە. خوای پەروەردگار لە هەموو لایەکی قبوڵ بکە ئینشاءڵڵا. خاوەن پێداویستی تایبەت سەرەڕای نەبوونی بەشێک لە جەستەی لەگەڵ ئەوەشدا حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ڕۆژدا 150,000 دینار هاوکاری دەکات. 150,000 دینار بۆ کەم ئەندامێک بۆ بژێوی ژیانی بێت، بۆ عیلاج و دا و دەرمانی بێت یان بۆ بژێوی ژیانی بێت. بۆی هەمیشە کاتێک پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین ڕاگەێنین ئەم خەڵکانە دیاری ئەەکەین کە هاوکاریەکانی تۆ بچێتە دەستی کەسێکە پڕ بە پێسی خۆی بێت و چۆن ئەڵێ بەشێک لە ئازارەکانی چەند ڕۆژەی کەم کاتەوە. سوپاس بەخوای گەورە و پاشانش ئێوەی خێرخواز ئەمڕۆ لە شاری سلێمانی 100 خاوەن پێداویستی تایبەت بڕی 10 ملیۆن دیناریان بەسەر دابەش کرا بۆ هەریەکەیان بڕی 100,000 دینار. چاوەڕوانی هیممەت و هاوکاری و کۆمەچەکانی ئێوەین بۆ ئەوەی زیاتر دڵی خەڵکانێکی خاوەن پێداویستی تایبەت و منداڵانی بێباوک و هەژارەکان خۆش بکەین. تا پرۆژێکی پێتان شاد دەبین بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتانە.